و دێری کرا بدوم کەچێت ئەمە حەزنی من لێنە شەرمەزار بم ها لەسەر مەزار ژنێ ئەو کە ئەمە حازرین هەدی کێشە و مشکلە و بینە بەردەمان نییە مشکلەمانێ الحەمد ئاها دەبێ ئەمە لە خزم و کەس خۆمان بژێرینەوە ها ئێوەیە دوای سبەی ڕۆژێ دەرێ مارە جادر و مەیاسێ ژنیا هەینا ژنێ شمەدە جوانیا هەینا لە کەسیان نەژێڕاوە ئێستا بێن لەو کەس دەکرد ئەتۆ کاتی جوان خەچی دەدەیەوە مردوم بری ئەتۆ لوا خۆت مسەوش کەچی وە عازم لینە شەرمەزار بم ئەمن فەقیرم فەقیر گوێ بگرا بە ماڵی خوشکم وتووە بە ماڵی خوشکتم وتووە ئەتو ماشەڵڵا ئەو زای هەنا و ستارە مارە خوشکت هادی قابل ئەوەش بەسەر نەکەمەوە قەیدی ناکە بە بەلایەکان بۆ تێ کچێ بە هەمویانم وتووە ئەدی بە من ناری ئەدیکانی خلە ئەوە خەریکی خۆی دەگۆڕێ حاجە دەگاچی گاچکە خلا دەخێراکە کوڕم دەی دەوەرە بزانە با مستەر وەرە دەوەرە کورە دەی کوڕم هەر قوبان کوڕی بووم هەر قوبانی بم حاسرێت و والله يوم زعموا إيتو ولا کوڕم قەیدی ناکە قەیدی ناکەی تو قۆزی قەیدی تو قۆزی کوڕم کەچێ مەیان لەبییتەوەشی ماتمە داخوازی دەوز بەز درینم نەکرێنەوە دەیگۆم بەردەشین و مۆرەکانی نێچێ لە ناو عاشی بوو بەسەری تو خوش أخسر بداك المري کوڕم داکدار عاشقەوە بەژن و باڵایە من بوو أتبى من ناري أول أول سنة برد كردي ئەو لە خۆم ئەتی کوڕمە دێ ڕژنە تو ماری ناکەین دسم برين لبو بابتا نعم کوڕم لە پاشدا کرد لە پاشدا کرد ئیلاگە سەر لە قوڕێ نەمشیم مرد سەڵا بێت چاوێنی دیاڵە دەزانیش دەکەین دەچێ ماری مام و خارد و قسم و کەسەکە تیان دەگەنی برێ ئەمە شەوێژ نیە مارەکە استابسم ئێستا دەبڕۆ ئاماتی خوارد قوبانی بوو هەر قوبانی بەژن و باڵا کرد و ماشەڵڵا عین بابیتی عینە نەشتۆ دیوداچی دەوەردی کچە وەرە بينك هكا بين ده وخلاص يا الله اوضه طابو خارة بله كوي خارة بخير بي وسط ساو اي بخير بك اخي كوي خارة وتستكيو والله ودي ورا ساكي او بام قوتي وار الشور كاتوا لو خير لو ماري ما لو بيم جنيه ماري دكين تدخلوا شي كل لم زيادة شيء ايه كز نداكت بموت انا بابا بموت بابا باشا تبرو دم دي دم تمام عشان دي اشتاني نانش ماني ما دي كز بمنوتي زمان بيبرسيان بينك دي كودتش نانا دسم بس دردي انا جانم والله بجيم دكينا والله دسم باشا بس دقيقة بس دسم بس دردي انا جانم باشا ورا بابسي برو فيشم كودي ماما ورا داك يبكي ورا وهات خلعت سيهم بشوشي هو داريم بتت انا كده درك دروزيتي والله انه ديش تشوها صعيبين يا خلع بري اكلت انا بالكد يا والله جوانم والله صعيبني بوشتك ها والله جوانا تلو قرا وارد بي شوركي وشورتو لو شنو دري كرلو ماري ما خير هي وارجني ماردكم اتجري بعدك الو نمنا ادلو بستان بمنك ديا ديواناتي ما بيد دريم كل دي ماما نيما كل مام ديواري ورو تو ايه فرصه قرقانه وا فرصه خصفانه ام بيم شربتي بجوم باخلاو بدم خرشي ازلو جوب كيسي يعني هاي بي قيمه لبر اخر وشي بابد بي قيمتي تي دقي ام دس نه كاكدا ديم دزانم دزلوي باب لبن دستي داشي من دارانا بدي بقول ديم بخوم زانت ذكر ورا انا ببيت اتوني هرناكري دزانم ناكري لازم من زادر كابرا قوراتي والله بابا او زماني بيان نما زماني بلا قوراتي نما باشا زادر دشر بي يا دبي تيشدم يا نبي اجل الاخر بينا والله معنا عباس ويلي هاتن كيشك خوي بميردا ببي من اقام لي نبي ادي معنا برايتي مسيا ديار ما كرمان نيه زاحر ويلي هاد سند اخوازي اري ولا كاك صالح بتمانه ماري كاك زادر هيواري بتسنو مارك هاي سرقم عبازري والله هاي سرقم حفتك اخوي لما الشاردي تو دبايا بمزاني بايا او ما سموش كده عباس حفتك بديار نبيتن والله قد نبي لا والله كده اقام له موضوع اري والله كاك صالح بس تخوانا يا من ندي نا سلاح اما شو مشكله من قرتونيا مشكله من لقى عباسي براما اطبر خواله قلبي نا والله برام اتجوشي برامي بس قلت مباو خبري بدميو
تۆ كوري نمزاني بس او تازه زانيم اتبرو هيك بيوند بوي شون ما او من مشكله من لك عباس يقول لك تونيا وين يكون عباس خوشكم اويس خوشكي برايتينيا باش حمو عالم او زانيتم او شم جماري ذكري هاي ربي أولى مشوشي تساوي دوية أما خشك براتنيا لو خشك براتنيا بخد زاني من بتاقي تانية برو أملاو برو أولا برو بازار برو أبكرة برو تاقا كوريكا أين بيشنكي بو بينم بو بيتا ناخوش كاك محمود شاوكم نابي انكوش لي ما بقرن اي كاكا واتس انا مصر ما مشغوله وخرب عرقين اي وي ونجني بدي براجان أتلو بيت ناخوشا والله بيمنا خوشني مادام لو كل خوشكي ما بيمنا خوش بس من باش عالم زانيتم او كودبي دبي باش عالم بمزاني بايا قسەکەت جوانە براجان قسە لەسەر سرم لەسەر چاوم بەڵێ آخر بۆ خۆ دەزانی جادر بە تاقی تەنیا تاقی کوڕێکشە لەو ماڵە ئێوە یعنی قابلە بۆ پێتان ناخۆشە ئێمە داوای لێبرد نەکەی کە زوو تۆم نەخوێنێتەوە ئەمە پێم برا ناخۆشە. بۆم نەکراوە بەسەری ئەو تاقە کوڕە بۆم نەکراوە وەلا بەحاجی تواو ادي مادام بيت ناخوش ني او قلي ومليلي شي دكيتو اي باش عالم كودبي من بيمو يرا يعني امتينا يعني نابي اخر محمود جان تازە شتەکە بڕاوتەوە الحەمدولە نای خوامان لێنا چ مشکلێکیانە ئەو ابن حاجە فيروز تابي كاكا لو بيت ناخوش هذا بيوزد بيا او كل خوشك ما توا برا بس بيم باش عالم كو زاني عم بيم بير داب مش نقدر دق باش عالم مزاني باي ما شاء الله وينها خوشم دي خارة خوشم دي قسەیتی کاکە محمود جان وڵای کتریان خۆش تازە شتەکە بڕایەوە برايو كاكا بقربان بم لساني مسألة كسيا مسألة كي أوانا يكتريا خوش بيستيو لقوندي قوت متى لسلمان تقيتوا بقرب يدجي ماركني بريكني بيمنا خوش نيده بمزاني خوش ويستكي شي نيه هاي مازيس كلمة أمن دزانم إيش صار له من ناكري هاش أنا بزايتم كاكري بخير بي عفود لك ولا توري تو أنا بم هاي لواتي جناب هات يوم مالي أمنو زادري لك كرديا أمو ولي تو زادر جوليها دي سارديا كروا كاكرين بقربان بم كاكا إيش أتروح برا قوري إيش تاوشي برا قوري شيء لقر ما ورد إيش ما ورد كينو دينو برا هيبقى من ولا من عاد تبي ده والله بخاري من دانا نش ما نقول نعم برا قوري نيما ماس برا قوري ماس لقى خد بابا زيسان بس لا خاري من دانا شيء هذا قرب بس أمي لوتشا أقول بمنا لوش أنت هنا موضوعي إيه خير ويني بيا برا كاكا والله ويني 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 بيا أمن لو جاب برا قوري مونيا هذه برا قوري تو بامي داتي دادو أو كل جني دني كاكا بسني دا خوازي تشيجي عباسي ها والله وبالله كاكريم ها خداشات اقام ليش تغني او تبراكي خم نيزه كرم وانا بو خوك او دخنك ازاني وانا زادر أري والله كاكا بدردش ناقود هدو شاي من كوري بكبم 10 مليون راونس تقدروا بك صيت كاكا والله أو تداشي عفوا هدي ما برداشي مدارا خاري مدارا نجنيزان والله نمزاني أما لو ديكوري دابا لو تدابا أملو بهم إيه كاكا أتو مامي مداراني وش خاري مدارنا فرم نقر ما ورد وحصل شيطان برا بابسي خارة بابسي بابا او كاتا كاكريم جان توابو قصدك حتشي الله يبيله خيناك من نبر خاطر خلدي أيضا مامي أيضا خادي خادوكا باشا كاكا أقول داشي مدارا لمن دقريين كاكا ما قريه ما قريه كيف قاتل والله هم يقولوا ما ترانا والله هم بكرة أو ما دم قريا هذا يك في المية يك تنك في المية شي خر فريني كرنا بتو بس ما قريه ورا بس يدورها دورة دي دورة شي عباسي بلا ماركة ورا اوه دورة ما لقينا ماركة زمان قونا عقلنا يدورها لوناي أذكر كريمة تديتي تدوجني كلنا والله نعزم كوك هذه تما مني كلنا ما من شو كذا كذا خدي جوري كوس كلمة لا والله انا معي هذه كان محمود تديتي ابد نمدي تيبا زوتا هذا سيما ريد بريتا وبرا نمدي تيبا خوي أتبر له ده قاضي خاري ما مني عندي تبي والله زلفكا يبيعوني أنا دعاء كان دعاء خير دعاء حاسس كل خشك ما بابروين دعاء كان يا الله بتما يخوا بسم الله بتما اخوه أنا خلون قناة لو من دي صلوات باش بيروز هدي كرة كريم كرة من البامية او توش لقرهاتي حاو كرة اي كرة محمود حفارة حي صلاح جناي تازت لقرها من نبوي السلام عليكم جادر صار كرة نينا بيش كرة بحقي قرآن اوي بيتا بيش هوردي دكا كريم من البامية برادي شا بري ولا سراء قايلية بري اوي بيتا بيش داي سوتينم كاكا موضوع وتشيو كاكا تو تيك تسوي شيء تقول معناه عنقول تام ابي ام كرة منيا
ئەوها بەبێ پرس دێنە ژۆرێکە لە دەرکەی بدەن کێژی برامارەکەن زادر ئەو مەوزوع چیەوە؟ والله کاکە نازانم مەسەلە چییە نازانم ئەو کابرا دێت جەدرمێ لە پێش دەکەن ڕاوەستاوە چییەوە چەند بێ ئوسوڵە ئاوە پێشوازی لە میوانەکەن کورا ئەمە قسەی لەگە ژنان ناکەین ئەمە پێشوازیمە هەر بە خۆی تەقالیدمانەوە هەیە ئەوە پێشوازی لە عالەم دەم خارە لۆ تو قسەچی ناکەی خاڵە چ قسە بکە دەبێت دۆن شێکی لە دەستە نازم مەدفەعە دارە نازم سێ و دیوارە وەچی ئەوە ژمارەکردنی کەینەوەیە وڵای خارم پشتێکم بە تو خۆشە شتێکم لۆ بکە کورە لەگەڵ شێتەوەیە ئەوە شێتە کێشێتە کورا سمێر پاراشوو دەرێ وەڵڵا یەکی لە بنجا بدەم ئەجە بابا ئەنگو خۆتان چاکن ئەوجە بە عالەمێ برێن شێ ژنیەوە چی ئێرە بۆ شێت خانەمە لە ژمارەکردیان لۆ زادر ئەمن ڕاست دەمن بەش بۆ تۆ هەر ڕاست خەریکە مێشکم تێگەجە بەدە زمانەوە ئەرێ کاکە گوڵوە دەکەنەوە کورێ چما کردی ئەوەیە هەر کەسە بڕاتن دەی هەر کەسە فاتحەچی لەدا لە خۆی بڕوا ئەگەنا سەرتا دەپەڕێنە بە قورئان دەی مامزادر دەرێن بە ناویا کەوین هەستەیاڵە لۆمانێ ئەمرتان نەمێنێ لەگە داخوازی ئاخە هەر ئیشەک ئەمە تێداڵم ئافشێ ئیشی ژنا هەرەوە یاڵە مارە دەی ئەوە پیاوە کەریم ملبامیە یاڵا هەموو تامەدوو کەریم ملبامێکەوە دەی یاڵا خالێت با بڕۆین ئێرە بۆنی خێنی لێدێ والله وەبی لە دەبیانەوە بکوژمان دەماکوژی با بڕۆین والله دەیکوژم کورە من خۆشم دێ قسەم خۆش دەوێ کاچی خۆم من ژینم بۆ دێنم ئەمن بڕۆ با بڕۆین شروع شێت پەیدان لێدا ماحمود حەفارە پەیدان لێدا شروع شێت نستن شێت ڕۆدەی سولا بەرێ ئەوە بگەیان نەکەی کورا ئەمن لە بە خاتری تو وەگەرانەکەتم ئەمە قسەم لێ دەردەینان کەریمیش لە گەریان نەبوو محمودی خاریشیان ڕازی نەبوو های سولا تو لۆپانت کردەوە چاوت بە خوتر مەکەتیا کوورە خوترمە بەرەدا بڕە یاڵە دەی تخوا ئەوە برایەتیە ئەمن لە خەرچی گوندی جێم لێ بێت شیش بەمێر دەدەی ئەو ڕۆ خەیدی ناکە لە خەرچی گوندی جێلێ بەزان بە تەمام و عسرێ نوێژی بکەم و بە کەماری گۆدابم بێن پێت برێم ئەو جلو لەگە ماری ساوای داوەتم ناکەی ئەنجین عەباس تازە ئەو قسانە مەکە لۆ من ئەتوو کێشت ئەو هەزاهێرە بە مێردی بدەی و ئەمش ئاگام لە هیچ شتێک نەبی کورە کاچی خۆم ئەم چیشم زاحێر بە وەختی بە مێردانێتی بە مێردم داهاتوانی و چ مشکلێ ئەوە تلو پێت ناخۆشە کورە کو پێم ناخۆش نەبی مەسەلە چ کوردی هەیە دەرێت دانە لەوە پێشترا ئەمە کوڕم زاحێرە کوڕم کورکا کورد کورچێ ئەدێەوە هەمە نییە لۆ حەمای کوڕێت ئەوە تو بەڕاستیتە های کورەوە پێشم پێ دەکەنی کورا دێوە کوڕ نییە و شینە سەلامە ساڵح کاچی من چیژی من دوو عمریەوە کوڕیتی هەیە بای بابم ئەتۆ دەرەی نازام خیمبەری چاوی گرتی چیەوە لۆ دەکەیت و کورە خیمبەری چاوی نەگرتیمە عەباس ئەو هابستە دوێ ئەمە نارم ئەو چیژە لۆ ئۆمارە بیتن کورە کاچی منم وعدمدا عیبەوانە شەوێ دێن مارە دەکەن وعدتدایە ئەرێ وەڵا معنە شەوێش دێن ها شەوێ توش وەرە دەبا مارێکم ڕەبی پیرۆزیان بیتن وەرە ها بڕۆ کوڕم بڕۆ زەلامش گەلە بێعاقرەوە ها باشە خوشکم باشە جادر ئەو ژمارەکردنەکەتان بوو ها ئەو شروع شێتە لە پێش دەکە ڕاوەستا بوو ها هەم شێتەوە کەس لە شێتی ژنێ نایە چ بکەم برا خۆ حیا و ناموسی بردین ئاگادی بۆ من قسە ناشری بە کاکەریموت ملبارێک حیا و ناموسێمە بر لە کۆڵانەیە ئەرێ وەڵڵا بە خەمی خۆمانەوە خەمی کەریممان بوو ئەدی و برا گەورەی عیبشرۆ من قسە ناشنێوت ئێ کاکەمە چووکەین بەس بە منارێ ئەمە تاوانمان چی تا تاچیا ئیشی گۆ ئەو هەفشەیە ئاخە هەر ئیشەک ئەگە پرس بە پیاوی گەورە نەکرا ئەو مەسیریت کاچ من لێگەڵ مستحقان بی کاک محمود ئەمە نام کرد ئەگەر خۆتە باە لێ زەلام بکوژرا باە زەلام دەکوژرا والله ئەدی ماما خارە چاوەکەم دەبزان ئەنگۆڕێکم لۆ دانێن ئێ وەڵڵا قسەی کوڕی منە ماز وەڵڵا قسەی کوڕەکەمە کاکە دەفەرمو کاکە ئەمە غەڵەتێکمان نەکرد ئێوە ڕاستیکەنە دەفەرمو کاکە بزانم بۆ چمان لە دەکەن ڕێیەکە چییە بەس پێم بلێ چ بکەین وەڵی ئەمە دەرێم بچین لەگە عەباسی قسام بکەین بزانین کاکە ئەو مۆزوعاتی ئەوانە برانە وەنیە ئەگە زانیشمە هەر عەباس دەوێ نەدا ئەمەش داچین پێش کورەمان نامانێ مەشاکل شانە زەنگە زۆرەمان ناوێ کاکە مەشاکلمان ئەمە مشاکلمان ناوێ ئەمە چیش فەقیرمان لێ ئەمە عایلەشی فەقیرین کڕبێ نەچینە مال دەستە بەگەرم بکەوە ئەستە باڵ ئەمەش لەگە بەگەسی ڕۆژکە نامەداتی هەر نارێ پرسی ئەوە دەچین لای عەباس حیبمان چ مشکلەمان نەبوو لەو گۆڕێ ئەو یقڕۆمان لێ پێیا بوو وەڵڵای چ بەرامان دەبا بچم زانین ئەوانە چمانە دەکەن ئۆتمای ئەڵڵای سپاسان دەکەین خۆش بیا سەلامەت کاک محمود چاوەکەم کاک کەریم بەڵێ کاکە شتەکە لەسەرم حیساب بکەن ئەوە کەراتێکە کردیتی ئەنگۆ ئەوی لۆ من لێگەڕێ کاک عەباس بەێ ئەمە نامانێژ نەژی بخوازین مشکلە و مشکل کاری تێدابی وای ئەنگۆش حەق خۆتانە ئەگە دەزان مشکلی تێدانە ئەو شۆ دێن ئینشاءڵڵا وەرنەوە شۆ وەرن تاکەیت وەرن نە باشە کاک عەباس ئەگەر مشکلێت تایە ئێمە نامانەوێ ئێمە کەس بە مشکلەمان ناوێ
باشە برام براکە دەزان چی بێمە کرد وەڵڵەوە بلە هەزار قسەی ناشرن بە منی وتیە کاک محمود کاکە بەداوا لێبوردنەوە ئەو شتەی هەموو لەسەرم حیساب بکە هیچ مشکلەشی تێدا نییە کاک کەریم شەوێ مەلای بین و مارەکەن ئەوها محمود یاڵا زۆر بەخێر لەسەر چاوم زۆر سوپاس گەلە بەخێر لەسەر چاوم خۆش بیاخوە ساڵعۆت لۆ بێ قیمەتی کورا هاتی لە پێش دەرکردڕێ لە عالەمە دەگری لەسەری من شۆڕ دەکەی کێ بێ قیمەتە کرا کورا تو بێ قیمەتی لەو گۆڕێ هاتی ڕێ لە عالەمە دەگری چی شتەیە تو کوچی مێدی برازام نییە برازاتە دە باش جێ بگرە هەتا ئەمن مابم هیچ کەس لۆی نییە قسەی لەو مۆزوعی بکە تێگەیشتی ئەمن وا بە مێردمدایە و دایەتمە کوڕی کاک جادری شەوێش مەلای دێنین مارەی دەکەن وەڵڵاوە بیلاوەتڵایی قسەی لێ بکەی چی خراپە لەو گوندە پێت دەکەم تێگەیشتی کورە دەبڕۆ بیدێەوە برایەتی من تو هەرنما بڕۆ مادەمە تو برایەتی لە سەوەی تێک دەدەی شتی حەق تێک دەدەی وەش شەیتانی کورە دەبڕۆ ملت بشێ کورە دەبڕە عباستەختەکە بڕۆ ورا كاكا دور دي يا الله يا الله يا سبحان الله كريم محمود كاكا دورنا نقول دلميام كانوا دلميام كاكا او كابرايا اكيد يقول او شو انه مالك ردي والله قريب لك قريب خلاص شو مشكله مانيا ما مشكله الحمد لله دیتا سەرگەڕێ لە ئیشێکی دادا بی دەبدەفشان ئەدوو ئێ بەر وای کاکە بابڕێ کاکە ئەستەخێران بابڕێ ئەلی بەمتان نەبوت ئەنگۆ لەسەر چەند مسخالی مارە دەکەن والله ئەوە ڕاستی بی لەسەر بیستی پێکاتینە هیچ مسخال کورە على الأقل 50 مسخال باید ئەخر کودێم کاکە مەسئول عیامان دەچی دەرێن نیتیان لەسەر ژنی مارە دەکەن ئەلی کودێم کاکە وەڵام ئەیڕۆ کاکەریم مادەم کوڕەکە و کچەکە ڕازین تازەتن قسەی تۆخوا نە قسەی منیژەخوا ئێمەش نیمانە حەزمان لێ بوو 50 مسقال و 6 مسقالی بۆ بکەین لەوە زیاترمان نییە لەخوا بە زیابێشکرد هەردووکیان بەیەکتری ڕازین الحەمدولله وانە جادر ئەشەندە بلا قسەی مەیاسەیە مەسەلەشی هیندی هەیە دەرێت لە قەدر بەڕێی خۆ پێڕاشیشە ئەتوو تێکرد و پێکەری مەکە چاک بزانە لەسەر 50 مسخالی مارە دەکەن سەر هۆر بچام ئەگەنام لێ ناکەڵێت قایل نیمە قسەی دیجادە دەلێ گەڕە لێ دیارە کەریمی شوبران دەوێستیەکەی بدا ئێ وەڵڵا مەمنون ئەگە پارەکەی بدەیت کورێ بە قورعان یەک درێمی دادم لۆچمە ژن لۆ منداری من دێت ئەگە لۆ منداری من بێشتا باشترە ئەدی مادەم دینیاری نادەی لۆ زمانت ئەوەندە لێکردێ کاکە ئەتوو بابی زاوای ئەتوو داچ زاوای لەسەر گوێ مادەم پادەشتانی لێتە سەر داخوا کاکە واز لەوە بێنم بزانم بە فرقەیان بە دۆڕز نایە نه بەخوا قبول ناکەم وەڵڵی نەفرقە نە دۆڕ و زۆرنا دەبی ئڵا مەولودی بکە ئەرێ بابە بە من نارێ و بەزمەت چیوە با پێتان درێم نە ڕەشبەرێک نە مەولود نە فرقا ژن لەو لا شای دەکا پیاژە لا شای دەکا تێگەشتن لا حول ولا قوة إلا بالله 50 سەرمان لێ پێیا بووە کاکە بەسەر هەردوو چاوەم فرقە و دۆڕ و زۆر نایدێنێ پارەکەی دەدەی ناوەڵێک دادم های تێتەو کاکە پارەی مەولودی دەدەی ناوەڵا لۆ خۆت لۆ کوڕش نێدەین لۆ خۆت پارەکەی بدە هێ دەلێ ناگەڕێ کاکە دەلێ ماگەڕێ کاکە یەک دینار نادەم ئەدەیەک دینارێ خۆ حافیستان کاکە دەبڕۆ خۆ حافیستان رابی بڕیاخوا بۆ چه خزمێکیشن دەبڕۆنە دەری دەی برەوە ژنمە هەرمانە نەکرد ئەوە هەروازمان لێنە نەکەت تێک دێ ئەگەنا خۆم دەکوشم های خۆ دەکوژی هەیڕۆ لە خۆ دەکوژی کوڕم وەڵاری ئەوما ئەتانەوێ بەزمەی پێمان خۆش بە دەڵێ توانان نەبوژین بێن بۆ کوڕەکان خوا وەزعەوە ئەمە عارەتی داینە نابخوا دیتە ژنێک چیان کرد ئەجا چ بکەم بەخوای جادر ئەمەنەش خێریان نییە غیرەتی ئەوە نەشیانێ بۆی شت سیوا دیتە کورەوەرە زۆر سەیرە لۆ مشکلە لۆ ئاژاوی هەموو زمانیان ئەوەندە درێژە ئەدی باس ژنیە فکرم لێ کردەوە کەس ئامادەنی لۆ دینارێک نەوەڵا نەدی وەشی باسی پارەم هەمووی خۆیان بەرداوە ئەدی خوا خۆشەویستان ئەوە وەزعە بزان لۆ کێشە و لۆ ئاژاوی 1500 نەفەر خردە بتووە بەڵام کەسێک توانای نییە کەسێک خۆ نادەتە بەرێ یەک دیناری بدە ئایا ئەمە وەزعە